ساکە سیستمی لامەرکەزی بۆتە سیستمێکی هاوچەرخی مۆدرن لە دنیاە و سیستمی مەرکەزی بۆتە عیبەیەکی حکومڕانی و عیبەیەکی سیاسی. بۆیە ئێستاکە بەپێی ئەو راپرسێکی ئێمەش ئەنجامداناوە وەکو دەرەنجامەکانیشا هاوڕەکانم باسییان کرد و لە راپۆرتەکەشا هاتووە ئەوەیە کە زۆرینەی زۆری هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر جەخل لەسەر سیستمی لامەرکەزیەکەنەوە واتە ئەیانەوێت ئەو دەسەڵاتەی کە هەیە و لە پایتەختە دابش بکرێت لە نێوان پایتەخت و یەکە کارجێرەکان. یەکە کارجێرەکان بە مانای پارێزگار قەزا ناحیەکان. ئەگەر سیر بکەین ئێمە لە ماوەی ڕابردووە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرا لە هەڵبژاردنەکە گەرسەیکەین لەو 111 ئەندامەی کە هەیە 100 ناحیە بەبێ نوێنەرە هیچ نوێنەرێکی نییە واتە قەیرانی نوێنەرایەتی هەیە. بۆیە ئەوەی کە ئەتوانێت ئەوە پڕ بکاتەوانێ و عەدالەتی نوێنەرایەتی دروست بکات چییە؟ ئەم مەوزوعی لامەرکەزیەتەیە کە ئەو ساکە هەموو قەزا و هەموو ناحەیەکیش نوێنەری خۆی ئەبێ و کاروبارەکانی ڕۆژانەی خۆیان جێبەجێیەکەن و خۆیان بڕیارەدەن لەسەرەوەی کە چ پرۆژەیەکیان بۆ بکرێ و ئەو داهاتی کە ساڵانە پێویستە لە بودجەیە بۆیان تەرخان بکرێ ئەوان بڕیارەدەن لەوەی کە ئەو بودجەیە بۆ خەستەخانەیە بۆ قوتابخانەیە بۆ ڕێگەوبانە بۆ هەر شتێکە. بۆیە سیستمی لامەرکەزی سیستمێکی گرنگە و ڕاپرسیەکەش دیسانەوانێ لە ڕێگەی هاوڵاتیانەوە جەخل لەوە کاتەوە کە سیستمی لامەرکەزی سیستمێکە پێویستە بچەسپێنرێ و ئیش بکرێ بۆ چەسپاندنی ئەم سیستەمە و بە ئاستێکی زۆریش ئەو دابشکردنە هەبێت لە نێوان پایتەخت و یەکە کارجێرەکاندا.